قۆناغێکی نوێی قەدەغەی هاتوچۆ لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەوتە بواری جێبەجێکردنەوە. هەموو شوێنێکی شار خامۆشە. ئەوانەشی لە ڕۆژانی ڕابردوودا مۆڵەتی چوونە دەرەوەیان پێدرا بوو، مۆڵەتەکانیان ڕاگیرا و ئەو مارکێت و شوێنە تایبەتانشی کە پێداویستی ڕۆژانەیان پڕدەکردەوە داخران. ئەم بڕیارە تاوەکو سعات 12 ڕۆژی دووشەممە بەردەوام دەبێت. ئەو بڕیارەکە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە وەکو خۆی جێبەجێ دەکرێت و پێویستە جێبەجێ بکرێت لەبەرەوەی مەسئولیەتێکی گەورەیە لەسەر شانی هەر یەک بە یەکمان هەر ئەو بڕیارانی کە دەردەچێت بە ئیجتیهادی شخصی خۆمانیان بە بڕیارێک لێرەکانە بەشێک لەو بڕیارانە فەرامۆش بکرێت لەبەرەوەی ئەگەر بەیانی حاڵەتێک لە سنوورەکەدا ڕوویدا ئەو باڵەکەی لە سەرەتادا دەکەوێتە ئەستۆی ئێمە بۆیە ئێمە بە دڵنیاییەوە هیچ کاراسانی و هاوکاریەک ناکەین لەو بڕیارانەی کە دەرچووە. بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین ڕای دەگەێنێت تا ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە شێوەیەکی زۆر باش کۆنتڕۆڵی ڤایرۆسی کۆرۆنا کراوە و داواشی لە هاوڵاتیان کرد زیاتر پابەندی ڕێنماییەکان بن. طبعا لە درێژەیە و هەڵمەتانی وەکو بەرەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنادا ئەمانە ئێمە یەکێک لە مەرحەلەکان کەرەنتینەکردنی هەندێک لە هاوڵاتیەکان بوو. ئێستا ژمارە و کەسانی کە لە کەرەنتینەکان ژمارەیان 34 کەسە و بەنسبەت ئەوانەی کە تا ئێستاش توش بوون هەر ئەو هاوڵاتیەیە کە لە ناحیەی سەنگەسەر بوو ئێستا لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە. دووجار پشکنینمان بۆ کردو دوێنێش پشکنینی کۆتایی بۆ کراوەتەوە و چاوەڕوانی دەرەنجامی پشکنینەکەیەکەین ئەو کاتە بڕیار دەدەین لەسەرەوەی چۆن مامەڵەیەکی لەگەڵ بکەین. لە ڕۆژانی ڕابردوودا سەرباری قەدەغەی هاتوچۆ بەشێکی هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبوون لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، بەڵام وەکەمیشە زۆرینا پابەند و جێبەجێکاری قەدەغەی هاتوچۆن لەم بڕیارە نوێی قەدەغەشدا هەمووان بەوانەشی کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕێگە پێدراو بوون ناچارن لە ماڵەکانیاندا بمێننەوە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.